تحضيرها وشندين أجر التفاتها حتى وصل عدد الضحايا إلى 78 شهيد وجريح، وحركة جنبا إلى جنب مع القوات العراقية لاستعادة الاستقرار. ئەمڕۆ جەماوەری شاری خانەقین بە سەرجەم پێکاتەکانیەوە بە سەرۆکی هۆزەکان بە سەرۆکی عەشرەتەکان بە خەڵکی بەشەرەف و ڕاگەیاندکار و چالاکوان و ڕۆژنامنووسانی شاری خانەقین کۆبنەوەیەکی جەماوەریان ئەنجامدا بۆ ئەوەی کە باس لە بارودۆخی شاری خانەقین بکەن کە پاش 16 ئۆکتۆبەر ئەو بارودۆخە کە هەموو ڕۆژ تەقینەوە و هەموو ڕۆژ بۆمبێکی چێنرا و باخسووتانن و ئاگری بەروبوومی جوتیارانی شاری خانەقین کە لە پێش چەند ڕۆژێکیشدا چەندین تەقینەوە ڕوویدا لە هەمان ڕۆژ و چەندین کەسی شەهید بوو کە تاکو ئێستا زیاتر لە هەفتە کەس لە شاری خانەقین شەهید بووە بێ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بێتە هانای ئەم شارەوە. ئێمە وەکو خەڵکی شاری خانەقین کە ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لێرەدا کۆبووتەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی ناوەندی عێراق دەکات کە بەهانای شارەکەەوە بێتەوە و خەڵکەکە داوای ئەوەکات ئارامی بگەڕێتەوە بۆ شاری خانەقین کە پێش 16 ئۆکتۆبەر چۆن بووە و داوای گەڕانەوەی ئاسایش و پێشمەرگە بۆ شاری خانەقین دەکات بە هاوبەشی بە پێکەوە کار بکەن بۆ ئەمنیەتی شارەکە. بۆیە ئێمە تاکو پێنجشەمەی داهاتوو سەقفی زەمەنیمان دیاری کردووە ئەگەر هاتوو هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەن نێتە سەر ڕێگا و جوابی ئەو خەڵکە نێتەوە کارێک بە زووترین کات ئیش بۆ شاری خانەقین نەکات و ئارامی بۆ ئەم شارە نەگەڕێتەوە خەڵکی شاری خانەقین هەڵوێستێکی جدیان دەبێت و بڕیارێکی جدی دەدەن بۆ ئەوەی بتوانن فشارێکی زیاتر و فشارێکی بەقووەت لەسەر هەردوو حکوومەتەکە بکات و داوا ئەکەن لە حکوومەتەکە هەردووکیان بێنە ناو شاری خانەقین لەگەڵ خەڵکی شاری خانەقین کۆبنەوە و داواکارەکانی خەڵک گوێ لێ ببن و بە هەرچی زووە ئەو خەڵکە لەو ئارامیە لەو بێ ئارامیە ڕزگار بکەن و جارێکی تر خانەقین نەکەوێتە دەستی تیرۆریستان دەستی ناحەزانی شاری خانەقین کە پێشتر چۆن هەمویان بە هەموو پێکاتەکان بە کورد و عەرەب و تورکمان یەکدەست بوونا ئێستاش داوا لە هەردوو حکوومەتەکەکەن بە زووترین کات فریاد شاری خانەقین بکەون بۆ ئەوەی شاری خانەقین نەفەوتێت.